بەناوی خوای گەورە ئازیزان خۆشەویستان لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقی فەرموودەی 137 گەیشتنەوە خزمەتان کە بەڕاستی فەرموودەیەکی زۆر جێگەی لەسەر ڕاوەستان و فقه لێوەرگرتنە کە پێغەمبەری خوا فەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحصن للفرج ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء ئەی گەنجان ئەی گرۆی گەنجان کەر کەسێک لە ئێوە توانای هەیە با خێزانداری بکە چونکە بۆ چاوی باشەدای ئەخا لە بەرامبەر حرامە ئەورەتی ئەپارێزێت هەر کەسێکیش ئەمەی نەتوانی با بە ڕۆژوو بێ چونکە ڕۆژوو قەڵایەکە و پارێزەرێکی گەورەیە ئەلەم فەرموودەیە کۆمەڵێک فقهی وردمان دەست ئەکەوێ یەک لەوانە کە توان بڵێم زۆرترین فقه لەمایانە دەرئەکەوێ یەک ئەرکی پیاوان لە زەواجدا ئەلباءەتە ئەوەیە ئەگەر توانای هەبوو ئەو کاتە ئەگەر توانای نەبوو با نەبێتە مایەی ئازاردانی خێزانەکەی بە هەژارێکی زۆر بە نەتوانینێکی مامەڵەیەکی بینی پیاوان و ژنان ئەگەر ئەو توانایی هەبوو ئەو جارە بە ئەوە بکات. خاڵی دووهەم زەواج تەنها تەکریم و تەلەذوذ نییە بەڵکو تەکلیفیشە کاتێکە خێزانداریەکەی بەدەر لەوەی خێزانی و بەدەر لەوەی لەزەتێکیشە لە هەمان کاتە تەکلیفێکی گەورەش ئەکەوێتە ئەستۆی تۆ. خاڵی سێهەم لە فقی فەرموودە دەبێ حەزەکانی چاوی بۆ هاوسەرەکەی بێت یعنی ئەو کەسەی دەبێ حەزەکانی چاوت بۆ هاوسەرەکەت بێ کاتێکات تۆ تەمەشای کەسێکەکەی ینی ڕێگەگرتن لە نەزەری حرام ئەوەی کە تۆ سەیری کەسێکەکەی ئەوە مافی خێزانەکەت ئەبێ بیدەی بە ئەو. خاڵی چوارەم هەروەها دەبێ ژنانیش چاوی حەزەکانی پیاوەکانیان تێر بکەن چونکە ئەگەر ئەم تێری نەکات ئەو ناچارە بەلایەکی ترا بڕوا ئەمیش گوناهبارە بێ و ئەویش گوناهبارە بێت. خاڵی پێنجەم دەبێ پیاوان حەزەکانی فەرجیان تەنها بۆ خێزانەکانیان بێت. خاڵی شەشەم ئافرەتانیش دەبێت حەزی فەرجی پیاوەکانیان دابین بکەن کە ئەمانە هەمووی جێگەی لەسەر ڕاوەستان و فقی وردن کە هەم ئەبێ ئەو پیاوە لە خێزانی خۆی بەلایەکی تردا نەڕوات و حەزەکانی لەوێ جێبەجێ بکە و ئافرەتانیش دەبێ ببێ بە مایەی جێبەجێکاری حەزەکانی هاوسەرەکەی بۆی بە هەردوو لایەنەوە خێزانێکی بەختەوەر بە هەردوو لایەنەوە دوور لە گوناه یەکتری ببن بە قەڵا بۆ یەکتری بپارێزن لە هەڵەو کەم و کوڕەکان. خاڵی حەوتەم لە فقی فەرموودە لە کاتی نەتوانینی ئەو ئەدای واجبەیە بەدیلێکمان هەیە کە بە ڕۆژوو بوونە. هەشتم دوو جۆر قەڵامان هەیە قەڵایەکی خێزان هێنان قەڵایەکی بە ڕۆژوو بوون. هەر کەسێ لە دەرەوەی ئەم دوو قەڵایە بژێ ئەو گەنجەی لە دەورێ ئەم دوو قەڵایە بژێ نەخێزانی هەبێ و نەپەنا بۆ دین بەرێ بۆ پاراستین لە گوناهەکانی بێگومان تووشی دەیان بەڵاو فیتنەی خراپ دەبێ. خی گەورە لە بەڵاکان بمان پارێزێ بە تایبەتی گەنجە بە ڕێزەکانمان. وسلام علیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه.